ئەوەی گرنگە گروپی 15 هەرچەنە پێشوەختە باسمان کرد کەم بوونێتەوە بۆنەوە مەبەستمە بزانم یعنی ئێوەکو گروپی 15 کازمیتان بینی چوونە بەغدا لەم کاتە هەستیارەیە بینیتان هەر بەڕاستی کازمی چی پێ ئەکرێ بە تایبەت بۆیە ئەم پرسیارە لە شخصی تەوەکەم چکە هەندێجار لە فەیسبوک و لێرە و لەوێ بینیم کە بە جۆرێک لە جۆرەکان پشگیری ئەەکەی ئەم پشگیریە چییە پێش ئەوە من دووسێشت بڵێم یەکەم لە پشگیریەکی خۆمە دەسێ بکەم پشگیری من بۆ مستەفا کازمی هەبووە ڕاستە و من ئەیناسم نەبی شەی ناسم باشم و پشگیری من بۆ بەدیلی عادل عەبدولمەهدی بووە چونکە عادل عەبدولمەهدی لە ڕاستیە زۆر خراپ تەعامل لەگەڵ ئێمە کرد ئەو برادرانەی گروپی 15 حتا یەکێتیش چۆن شایەتن کە ئەو حسابی بۆ هیچ حزبێکی سیاسی تر ناکرد جگە لە پارتی بۆیە منش بەڕاستی ئەو خراپ یعنی ڕەنگە بزانین بیسترێتان کە هەموو خەریبوون وەزیرێک دابنێن جگە لە پارتی نەتوانرا لەبەرەوە ئەمە نەمەتێکی خراپ بوو کە عادل عەبدولمەهدی تەعاملی پێ کرد لە کاتێکە کە ئێمە لە بیدایەتە پشگیریشمان کرد چونکە دۆستمان بوو دۆستی نزیکیشمان و ماڵی لە سلێمانیش بوو ماوەیە دەیەکی زۆریش بە باشی باس بەڵێ تەواو بوو یعنی ئێمە تەنها بێدەنگیمان هەڵبژار لە بەرامبەرەوە بوو کە عادل پارێکی ئەنار بۆ موچەی فەرمانبەران بۆیە هیچ شتێکمان نەبوو بەڵام دوای ئەوەی کەیتر وردە بڕی و دەرکەوتکەی بڕێ مەیتر پشگیری خۆمان بۆ بەدیلەکەی پێمەوە بوو کە دقیقەیەک زووتر عادل بڕوا خراپ باشترە ئەنی خراپ نیە مەسەلەی کازمی ئێمە کە بینیمان لە ڕاستیە بۆ بزانای جەنابەت من دکتۆر یوسفی گۆڕان دکتۆر جەمال و دکتۆر موسەنا یەکگرتووە باشەواتە هێشتا چەند لایەکتیان پێیانەوە بەڵام من پێشەوەی بڕۆم تەلەفۆنم کرد بۆ کاکڕابوون وەکو ئایندە تەلەفۆنم کرد بۆ کاک ئەحمەدی حاجی ڕەشید وەکو کۆمەڵ یعنی کە قسەیەکی گشتیەکەی ئێمە قسە گشتیەکەمان ئەوە بوو کە ئێمە بۆ پۆز نهاتووین هاتووی نەڵێن با معاشیا بێ لە مەسەلەی میدانی سیاسی بینی هەرێم و بەغدا و سیشیش بۆ باشە هیچ بەڵێنێکی وتی من بە پێی دەستور و هەموو مەلەفەکان دیراساکەم ئەوەی بتوانم درێغی لە خەڵکی کوردستان ناکەم باشە ئێمەش بەڕاستی ئەزاین کە و خەڵکانە خەڵکی ترمان دیوە سەرکردەی ترمان دیوە هەر بۆی ئێمە دەنگی پێبێنی و دەنگم پێبن ماوەی ملیارێک دلار ئەنێرم بۆ هەرێم 1 تریلیۆن دیدار باش بەڵام ئەو قسانە ڕازدەر ناچێت لە دواییەکە بۆ بەڕێزەر ئەم پیاوە زۆر بەوازحی وتی من هەرگیز لەگەڵ ئەوانیم کە موچەی خەڵک بۆ بڕێ هەوڵین موچە جیا بکەینەوە ئەمە ئەو فکرەیە کە لە بینی ئەو دوتۆ بەرهەمە هەیە بۆ زانیان باشە کە دیراسەیەوەکەن لە ئایندەیە موچە لە هەموو عێراقا یەک پاکێج بێ بە موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستانیش بەڵام گرفتەکە لە چیە لەم لیستی فەرمانبەرانی هەرێمی کوردستان کە پڕ لە بندیار بێعترافی منە بە ئیدعای منە بێعترافی حکوومەتی هەرێم خۆی باش من یەک شتم ئەوێ بەڕاستی بابەتەکە وەیە کازمی هیچ پشتوپەنایەکی نییە نە میدیای لە پشتە نە حیزبی سیاسی لە پشتە نەهێزی لە پشتە باشە یەکێتی و پارتی بۆ نمونە کە ئاڵێن یەکێتی و پارتی لە وڵاتەیە هێزیان هەیە پارەیان لایە ئەویان لایە بۆیە ئەتوانن ئەمە موشتە بکەن ئەم قسانی کە تۆی لەی بۆ نمونە ئەتوان لەگەڵ دکتۆر بەرهەمە بتوان ئەو شتانە بکەن خۆ کازمی ئەم پشگیریانەی نییە ئەمە چۆنەکات ئاخر نایسە معادلێکی تازە لە عێراق زیاد بووە ئەویش مەسەلەی شەقام داوای کەسێکی جیاوازیەکە ئەو کەسە جیاوازیشی لە مستەفا کازمیە بینیوەتەوە باشە و مستەفا کازمی مەقبولە لەیان شارعەوە من ئەمە زانیاریە بە جەنابەت دەڵێم یعنی چکە چەندین کۆبوونەوەی لەگەڵ خۆپیشاندەرانە کردو بە گروپی جیاجیا کە خۆی بردونی لە ناو خۆپیشاندەرەوە نەگەوە یەکێک بێ بڵێ من خۆپیشاندەرم و ڕاستی واژ نەبێ وەکو چۆن هەتا جاری وابوو لە کوردستانیشەوە کراوە مستەفا لەگەڵ هەندێک لە خۆپیشاندەرانە کۆبوونەوەی کردووەوە وەک خیار و هەڵبژێردەی خۆپیشاندەرانیش یەکێک بۆ لەوانە چکار ئەو نەبوو چەند کەسێکی تریش بوون باشە خۆ ماوەیە چەند خۆپیشاندانێک دووبارە ئەو بۆ شتێکی ترە ئەوە بۆ هەڵبۆشانەوەی پەرلەمان فشاری خەڵکە بۆی پەرلەمانی هەڵبۆشێتەوە باش بەڵام ئەو فشارە ئاسان نییە چونکە کۆمەڵێک کێشەی تر هەیە لە ناو عێراقا کە بە تایبەتیش ئەگە تۆ بتێ گۆڕانکاری بکە بێت لە سەبر بێکی ئەوەی هەیە زایدەن پشگیری دەرەکیە پشگیری ئەمریکا و ئێرانیشیە مستەفا کازم پشگیری ئەمریکا وازەحە لەبەرێن پیاوە سەر بە ئێرانی پشگیری ئێران وازەحە لەبەرەوەی ئێران و ئەمریکا گفتوگویەکە کە لە ماوەی داهاتوو لە قەتەر یەکێک لە مەرجەکانی و گفتوگۆیە یەکێک لە نیازپاکیەکانی ئێران بۆ ئەوەی کە ئەمریکا و گفتوگۆی لەگەڵ دەست پێ بکات چکە ئێرانیش پێویستی ئێران تەدمیرە بێ ڕۆڵی اقتصادیەوە ئەگەر ئاوا بڕوا حەقی خۆیانە بە دوای مەساڵحی خۆیانە بڕۆن کە شتێکی خراپ نییە بۆ خۆیان بۆیە یەکێک لە ئینەکانەوەیەکە لەسەر مەلەفی یەکێک لە خاڵەکانەوە لەسەر مەلەفی عێراق ڕێ بکەون بۆیە ئەمە ئێران نیازپاکیێکی نیشانداوە بۆی لە داهاتوە لە قەتەر گفتوگۆ کرێ لەسەر مەسەلەی پەیوەندیە گشتیەکانی ئێران کە داخوازی ترامپە و ئێرانیش پێویستێتی